ئێران کەوتۆتە ناو قەیرانێکی ئابووریەوە لە هەمان کاتدا چەندین کێشەی دیکە بۆ هاوڵاتیان دروست بووە لە نەبوونی کارەبا لە پێدانی باجی زۆر لە هەڵاوسان لە کڕینی شتومەک و کەلوپەلەکان کە هاوڵاتیان توانای کڕینیان کەم بۆ تۆ دەمانێت لەم بارەوە گفتوگۆیەک بکەین لەگەڵ بەڕێز سولەیمان تاشان چاودێری ئابووری لە کۆیە لەگەڵمانە. کاک سولەیمانم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24. بۆچی کاسبکاران گلەیی لە زۆری باج دەکەن؟ ئایا سیستمی باج لە ئێران لەگەڵ داهات و لەگەڵ ڕەوشی ئابووری و وڵاتە یەک ناگرێتەوە؟ سڵاو لێ سڵاو لە بینەرانی کوردستان 24. بڵێ ئەو بازێکە لە ئێران بەسەر خەڵکدا سەپێنراوە بە هیچ شێوازێک لەگەڵ ئەم داهاتەی کە دەستی خەڵک دەکەوێت هاوسەنگی نییە. ئەگەر سەرنج بدەن ئێران لە ساڵانی ڕابردوودا لە بەردەم کۆمەڵە کێشە و قەیراندا بووە. ئەو کێشە و قەیرانانی کە بەربینگی ئابووری ئێرانی کردووە زۆرترین کاریگەری لەسەر خەڵکە بۆ خەڵک لە ئێران تا ئاسی داهاتەکەی کەمتر ببێت، تا خەڵک لە چۆن بڵم لە تەبەقەکانی خوارەوە بێت، لە چینەکانی خوارەوە کۆمەلگا بێت، زیاتر کاریگەری لەو قەیرانە وەرگرتووە. بە پێچەوانەی زۆر لە وڵاتانی پێشکەوت و کاتێک قەیرانە ڕوودەدا حکوومەت لە چوارچێوەی کەمکردنەوەی بازی سەر خەڵکی هەژار یاخود کۆمەڵک یارمەتیدانی خەڵک دەهەوێت ئەو هاوسەنگە بپارێزێت. بەڵام لە ئێران بە پێچەوانە ئەو گوشارانە بۆ سەر خەڵکی کەم دەرامە زۆر زیاتر بوو. وەکو لە راپۆرتەکەی ئێوەشدا سەرنجم پێدا لە ماوەی چەند سای ڕابردوودا باج و ماڵیا لەسەر خەڵک بە ڕێژەیەکی یەکجار زۆر زیادی کردووە. پێشتر کۆمەڵک تەنانەت مارکێت و دوکان و کۆمەڵک کارگە هەبوون کە لە چوارچێوەی بازدا ئەسەن حیسابیان بۆ نەدەکرا. بەڵام ئێران هاتووە بە سیستم بە ئەلکترۆنیکردنی سیستەمی دارایی و بۆ کارتە بانکیانێک کە ڕەنگە لایەنێکی سیستەمەکە خۆی بەشێکە لە پێشکەوتووی ئابووری وڵاتان، بەڵام ئێران کە هاتووە ئەو کارتانە بەکاردێنێت زیاتر مەبەستی ئەوە نەبووکە پێش بە ئابووری خۆی بدا، زیاتر مەبەستەکە ئەو بۆ داهاتی خۆی زیاد کە چونکە بەرزکردنەوەی داهات لەگەڵ گەشە سەندنی ئابووری جیاوازێکی زۆری هەیە. ئێران بەڕێز سولەیمان بڵێ کەواتە مەبەستی ئەوە بووە داهاتی خۆی زۆر بکاتن لە ناوخۆی ئێرانە یاخۆت ئەو سزانەی نێودەوڵەتیە کە بەردەوام لەسەر ئێران دادەنرێتن. بڵێ مەسەلەی سزاکان ئەمە دەزانین کە کاریگەری لەسەر ئابووری ئێرانەیە. کێشەکە لەوەدایە کە ئێران دەیەوێت ئەو کەم و کورتی و قەیرانی و کێشە و کورتێنانە بکە لە بودجەدا بۆ دێتە پێش، زیاتر فشارەکە بخاتە سەر خەڵکی کەم دەرامەت. ئەگەر سەرنجی بودجەی ساڵی هێستا کە لە پەرلەمان ئێران پەسەند نەکراوە نزیکەی 800 تریلیۆن تمەن لە بودجەی ئێران پشت بەستراوە بە باج و ماڵیات کە دەڵێ بۆ نمونە داهاتی نەوتم کەم دەکات، من قەیرانی ئابووریم لەسەر مەجبوریم ناچارم لە ڕێگای باجە ئەو کورتێنانە پڕ بکەمەوە. لە کاتێکدا ئەگەر سەرنجی هەمان بودجە بدەین دەبینین داهاتی بۆ نمونە بودجەی دەستگایکی وەکو ئەرتەش ئێران بە ڕێژەیەکی بەرچاو زیاد کراوە، بودجەی هێزەکانی ئاسایش و پۆلیسی ناوخۆ بە ڕێژەیەکی بەرچاو زیاد کراوە، بودجەی سوپا زیاد کراوە. لە کاتێکدا ئەگەر قسەکە ئێران ڕاست بە دەبوایە بودجەکە ئەوانی کەم کردبە بۆی کە بتوانین لەو ڕێگایەوە بەشتی لە کورتێنانەکە پڕ بکاتەوە، نەگەوەی کە گوشاری زیاتر بخاتە سەر خەڵک بۆی کە باج و ماڵیا لەسەر خەڵک زیاتر بکات و خەڵک تووشی زەخت و فشاری باشە. بەڕێز سولەیمان، ینی لەم ڕێگەیەوە ئێران دەتوانێت و کەلێنانەی لە کەمبوونەوەی داهاتی لاوەی کە لە سزاکانی سەر ئێران و گەمارۆکان و هەروەها کورتێنانی بودجە کە خۆشت باست کرد دەتوانێت بە زیادکردنی باج لەسەر کاسبکاران و بەو دۆخە ئابووری کە ئێرانی شەوە هەیە ئەم کەلێنانە پڕ بکاتەوە، یا تەنیا بارگرانێکی دیکەیە بۆ سەرشانی وڵاتیانی ئێران؟ ئێران دەتوانێت پڕی بکاتەوە، تەنانەت نەک بەو زیاد خستنەی بازە، تەنانەت بە خودی کۆکردنەوە ئەو داهاتی خۆشی کە لە بەردەستیدایە بە هیچ شێوەیەک پێویستی بەوە نییە باج و ماڵیا لەسەر خەڵک زیاد بکات. کێشەکە لەوەدایە ئەو داهاتی کە دەستی حکوومەتی ئێران دەکەوێت بە شێوەیەکی شەفاف ئەم داهاتە بەکاردایە. هەر ئەمڕۆ کە من راپۆرتەکەم خوێندەوە لەسەر چۆن بڵێم فەرمانگەی وەزەی ئەمریکا کە ئاشکرای کرد ئێران لە ساڵی 2022دا سەروی 54 ملیار دلاری تەنها لە فرۆشتنی نەوت دەست کەوتووە سەرەڕای ئەو قەیران و تەنگژەی کە بەسەریدا سەپاوە. لە چاو ساڵێک پێشتر نزیکەی 14 ملیار دلار لە داهاتی نەوت زیادی کردو. ئەم ساڵەکە بەهۆی ئەو پەیوەندی ژێبەژێری کە لە ئەمریکا هاتووە دیسان داهاتێکی زیاد دەکات. یعنی کێشەکە لەوە دانیە کە بڵێن ئێران نەتوانێت کورتێنانە پڕ بکاتەوە، بەڵێ کۆمەڵک ئامرازی جیاوازی دەتوانێت کورتێنان پڕ بکاتەوە، بەڵام سیاست ئێران هەمیشە لە سەردەمی کۆمای ئیسلامی پێشتر ڕژەمەکانی پێشتر هەرەوە بوو کە زۆرترین فشار بخاتە سەر خەڵکی کەم دەرامەت، بخاتە سەر خەڵک بۆی کە خەڵک بەڕاستی لەژێر فشاری داراییدا. زۆر سپاس کە میوانمان بووی بەڕێز سولەیمان تاشان چاودێری ئابووری.
سواز بەوەش